تورکیا دایان ڕۆژنامەنووس و لە ئەنگری ئیخوان دەستگیر دەکات. پاش بانگەوازەکانیان بۆ ڕێخستنی خۆپیشاندانی ناڕەزایی لە شارەکانی میسر، حکوومەتی تورکیا دایان ڕۆژنامەنووس و لە ئەنگری سەر بەڕێکخراوی ئیخوان موسلیمین کە لەو وڵاتە نیشتەجێیان دەستگیر دەکات. بە گوێرەی راپۆرتە میدیاییەکان، دەسەڵاتدارانی تورکیا تا ئێستا زیاتر لە 40 لە ئەنگر و ڕۆژنامەنووسی سەر بەڕێکخراوی ئیخوان موسلیمینی بە تۆمەتی تیرۆر دەستگیر کردووە و لێکۆڵینەوەیان لەگەڵدا دەکرێت. ئەوەش پاش ئەوەی بانگەشەیان کردبوو بۆ ڕێخستنی خۆپیشاندانی ناڕەزایی لە ئەنزەی ئەم مانگە لە میسر. هەڵمەتی دەستگا ئەمنیەکانی تورکیا بۆ هەڵکوتانە سەر ئەو شوێن و جێگایانەی کە بە شوێنی مانەوەی میدیاکار و لە ئەنگرانی ئیخوان دانرێ بەردەوامە، کە دیارترینیان ناوچەی شیرین ئەفلار و باشاکشەهیرە لە ئیستانبول. بە پێی لێکۆڵینەوەکانی حکوومەتی تورکیا، ئەو کەسانی دەستگیر کراون لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان و هەروەها بە بەشداریکردنیان لە کەناڵە ئاسمانەکانی ئیخوان بانگەشەی خۆپیشاندانێکی گەورەیان لە گۆڕەپان و مەیدانەکانی میسردا کردووە و داوای تیرۆرکردنی چەندین کەسایەتی ئەو وڵاتەیان کردووە. پاش دوورخستنەوەی محەممەد مورسی سەرکردەی دیاری ئیخوان لە دەسەڵات لە میسر، ئەندامان و لە ئەنگریان و سەرکردەکانی ئەو ڕێکخراوە ڕوبەڕووی دەستگیرکردن و زیندانیکردن بوونەوە. بەشێکی زۆریشان لە ئەندامان و ڕۆژنامەنووسانی ئەو ڕێکخراوە ڕوویان کردە تورکیا. بە گوێرەی لێکۆڵینەوەکانی حکوومەتی تورکیا، دایان ڕۆژنامەنووس و لە ئەنگری ئیخوان موسلیمین لە تورکیا پەیج و ماڵپەڕ و هەژمارەکانی ڕێکخراوەکە بەڕێوە بن و بە گوتاری توند خەڵکی هەندەدەن لە دژی دەسەڵاتدارانی میسر. هەروەک پێیەکی حکوومەتی تورکیا زۆربەی ئەو دەستگیرکراوانە ڕادستی میسر بکاتەوە یان لانی کەم لە وڵاتە دەریان بکات. ئەم پێشاتانش لە کاتێکدان هەوڵە دیبلۆماسیەکان بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان تورکیا و میسر بەردەوامە، بەتایبەت کە حکوومەتی تورکیا فشارەکانی لەسەر ئیخوانەکان چڕ کردوێتەوە بە مەبەستی ڕاگرتنی هێرش و هەڵمەتەکانیان بۆ سەر دەسەڵاتی میسر. ئەوەش بۆتە هۆی قەیران و شڵەژانێکی گەورە لە نێو ڕیزەکانی ئیخوان موسلیمیندا. هەر بۆیە هەوڵەدەن ڕوو بکەنە وڵاتانی ئەوروپی، بەڵام لە ئەوروپاش گیان نابێتەوە، بۆیە ڕوو دەکەنە ئەفریقا یان ئاسیا. لە کاتێکدا بەشێکی زۆری وڵاتان ئیخوان موسلیمین بە ڕێکخراوێکی تیرۆریستی دەناسێن و بە یاسا کار و چالاکیەکانیان قەدەغە کراوە. بە گوتەی جاسم محەممەد، سەرۆکی ناوەندی ئەوروپی بۆ لێکۆڵینەوەی تیرۆر و هەواڵگری، ئێستا وڵاتانی ئەوروپا ڕێگەنادەن بە بڵاوبوونەوەی گروپی ئیخوان موسلیمین. ئاماژەی بەوەشدا وڵاتانی ئەوروپا لە ڕێگەی چاودێری چڕ و داڕشتنی یاسا و ڕێسای توندەوە ڕوبەڕووی ڕێکخراوە توندڕەوەکان دەبنەوە. جاسم محەممەد لەو بڕواایەدایە بەهۆی ڕێگری یاسایەکان و توندکردنەوەی فشارەکان ئیخوانەکان لە ئەوروپا گیان نابێتەوە، بۆیە پێچێ ڕوو بکەنە وڵاتانی ئاسیا یا چەند وڵاتێکی ئەفریقی بۆ بەردەوامیدان بە کار و چالاکیەکانی.